بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک زانیار عادلمان کردووە کە بەڕێزیان شاعیرن قسە و باسەکەین لەسەر ئەزموونی نووسین و شعری بەڕێزیان. کاک زانیار بەخێر بەیسە سەر و سەرچەو. چاوەکەمی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە جوانە، سپاس بۆ کەناڵ و رادیۆی سلێمانی کە لە پاش 3 ساڵ لە ئێواری سلێمانیان دووبارە منی بەسەر کردەوە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆش بەخێربەی دووبارە بەخێربەی سەرچەو. کەناڵی سلێمانی رادیۆی سلێمانی هەمیشە لە خزمەت ئێوەیە بووە، هەر کاتێکی ماڵی خۆتە. خێربەی سەرچەو. زۆر سپاس. بزانم کاک زانیار سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم، بزانم سەرەتای نووسینی تۆ، نووسینی شعری تۆ بۆ کەی ئەگەڕێتەوە، کەی بوو هەستت بەوە کرد کە توانایەکت هەیە، توانای نووسینت هەیە، حەزت کرد بنووسی؟ وەڵای پێش هەموو شتێک شعر بەهرەیە، لە دوای بەهرەکە حەزە. شعر دەتوانم بڵێم لە 120 بەهرەیە و لە 180 حەزەکەی. ئەگەر بۆ نمونە ئەم بەهرەیە لە 120 تیا بێ، حەزەکەت لە 180 بێت، ئەوە تایە سەرکەوتووە بی. من نزیکی بۆ 10 ساڵە بێتەوە لە بابەتی شعریان، پێشەوەش هەر لە تەمەنێکی ناکامڵی و ئەو بابەتانەیە نووسینمان هەبووە، بەڵام ئەشێ ڕەش نووسێکی ئاسایی بوو بێت. بەڵام ئەوەی کە بە فەرمی و بە ڕسمی دەسم پێکرد بێت بە نووسینی شعر نزیکە بێتەوە لە 10 ساڵ وە بە بەردەوامیش بوومە. یعنی ئەشێ بە جۆرە لە جۆرەکان با بڵین وەستان بێتم یان نەمتوانی بێ بینووسەمیان، مەجال نەبوو بێ، دەرفەت نەبوو بێ، ئیلهام نەهاتە بێ، بەڵام خۆشبەختانە بەردەوامە ماوەی 10 ساڵەوە سەرجەم شعرەکانم بە هەڵەچن و بە تایبەتی و بە ڕێکوپێکی و بە پاکی با بڵین ئامادەیە بۆ کتێب. زۆر باشە. بزانم باسیەوەت کەوتە لە 120 ئەبێ بەهرە بێ، ئەم بەهرەیە لە کەسێکی دیکەەوە بۆت نەماوەتەوە لە خێزانەکەتانە کەسی دیکە هەیە ئەو بەهرەیە تیا بێت؟ وەڵایی ئەم بەهرەیە بەس لە خۆما هەیە، لە عائیلەی ئێمەیە، لە خێزانی ئێمەیە بەس لە خۆما هەیە. بەڵام وەکو بابەتی هونەری بابەتەکانی تر لە خێزان و کەسوکارما بابەتی هونەری تایە لە قەوم و دۆستەکانی خۆما، بەڵام وەکو شاعیر لە بنەماڵی خۆما تەنها منم کە شاعیرم وە ئاڵێ پیاو ناوی وەسپی خۆی بکە، ئیلهامێکی جوانم هەیە. زۆر باشە. بزانم کاڵی بەس خۆمیتیام شاعیرم، بزانم کە سوکارت، هاوڕەکانت، خانەوادەکەت چۆن ئەم هەوڵەی تۆ هەڵە سەنگێنن، چۆن ئەم بەهرەی تۆیان بەلاوە جوانە، چۆن یارمەتی دێن؟ وەڵاهی خۆی من پێشووتر پێم وتی لە 120 با بڵین بەهرەیە. ئەشێت لە سەرەتای نووسین کەسێک کە پێشکەشکار بێت لە بابەتی میدیاییە، لە سەرەتای میدیا ئێستا تۆ لەکوێ لە سەرەتا ئێستا سەیری بەرنامەکانی سەرەتاز باوەڕ ناکەم بکەیتەوە، وەکو ئەزمونێک بوو، ئەزمونێکی جوان بوو. بەڵام سەرەتای نووسین ئەشێ کۆمەڵێک گلەی و گازندە و ڕەخنت بێتە پێش، بەڵام ڕخنەی بنیادنەر من سوپاس بۆخوا کە ئەمە جێگی خۆشببختی و خۆشحاڵی ئەو ڕخنانی کە هاتۆتە پێشی من، ڕخنەی بنیادنەر بۆ ئێستا گەیشتومەتە و ئاستە لە ڕۆمانتیکە کە بەشێکی زۆری ئەو مامۆسایانی کە لە بابەتی کلاسیکە سەرتۆپن با بڵین ئەستێرن کە لە ئێستادا لە ئاستی مامۆسانالی و لە ئاستی مامۆسامەحویە ئەنووسێ. سوپاس بۆخوا دەسی ئەوەم بۆ درێژەکەن کە ئەڵێن لە ڕۆمانتیکە لە سەردەمی ئێستادا پاکترین شاعیری کە ڕۆمانتیکێکی زۆر پاکە نووسی، چونکە بەڕاستی ڕۆمانتیکی ژەوە نییە کە بۆ نمونە هەر شاعیرێک گەستێ بڵێ من ڕۆمانتیکە نووسم. من گرنگی بە هەموو بابەتەکانێدەم، بە پێی یاسا ئەنووسم، یعنی گرنگی بە وێنادەم، گرنگی بە قافیادەم. کەسی وا هەیە هەڵێ من ئازاد دەنووسم، لە کاتێکە نازانێ یاساکانی ئازاد چییە، نازانێ یاساکانی شعری ئازاد چییە و چۆنە، تەنها ئەمەیە هەڵێ کێش و سەروای پێوە نیە، قافی پێوە نیە، ئەمە ئازادە، نەخێوانی ئەمەش بێ گرنگی بە بڕگە بدەین. بەتاکید. باشە. بزانم یەکەم بەرهەمت کە نووسیت، یەکەم نووسینت کە نووسیت، بزانم پیشانی کەست یا بۆ ئەوەی کە بزانی ئەو هەڵانی کە کردوتە، ئەو شتانی کە تایەتی، یان مەسەلەن پیشانی یا بۆ ئەوەی بزانی ئەم شتی خۆت، ئەم شتەی ناخی خۆت نووسیوە، ئەو بەلایەوە گرنگە ئەو سێری بکە، کەسێکە بۆ مەسەلەن پیشانی بیت؟ وەڵایی بێشک لەو کاتەیە ڕاستی ناژێتەوە خەیاڵم، بەڵام بێشک
نیشانی چەند برادر و دۆستێکم داوانی کەوا ئەهلی شعر و ئەهلی ئەو بابەتانان تەنانەت ڕخنم لێگیرا و دەستخۆشیشم لێکراوە. ئێستا من نمونەیەکت بۆ بێنمەوە. ئەم شەو گەنجێک هات بۆ لام وتی ئەمەوێ دەستکەمە شعر مانگێکە دەستم کردووە بە شعر کە وتی پرسیارم لە کۆمەڵی شاعیری تر کردووە کە بە حساب خۆیان بە ئەهلی ناوبانگ و ئەو بابەتانە شەزانن. وتی دوو مانگە ئەمێنەوە باڵێ وەڵا عیبی نییە ئەم شعرت. وتی دووسێ ڕۆژە مەسجم بۆ گاڵێ وڵای ئەم شعرانی تۆ بەس شعر نییە بەبێەوەی دەستی بگرێ بەبێەوەی هاوکاری بکات. من هێنام وتم هەرچی پێویست بێ من لە خزمەت بم. یعنی ئەگەر بۆ نمونە من کەسێک ئاوا دەستی منی بگردا ئێستا توانی ئاماژەی پێ بدەم، بەڵام من لەسەر پێیەکانی خۆم چون دیوانەکانم خوێندەوە هەوڵمدا ڕۆمانم خوێندەوە و گرنگیم بە بابەتە یاسایەکاندا اینجا کە ویستم بەو جۆرە بێمە ناو خەڵکەوە. ئێستاش من پێم خۆش ئەگەر بۆ نمونە شعرێک بخوێنمەوە ئەگەر تۆ ڕخنەگرێک بیبی ڕخنە لە من بگری، ئەگەر تۆ ڕخنەگرێک بیبی بڵێ وڵای ئەم شعرت کرد و کاڵیت هەیە ئەم شعرا بێ بەو شێوە بێ من بە گەورەی ئەزانم بۆچی ئینسان هەتاوەکو زیاتر بزانێ اینجا ئازانێ هیچ نازانێ. هەر ئینسانێکیش کە گەیشتە ئاستێوتی تەواو من پێویستم بە فێربوون نییە، ئەو ئینسانە لە قیمەی دواکەوتوویایە. ئەو شتەشی کە ئەیزانی بۆ زانیارێت یارمەتی خەڵکی تر بە بێشک ئینسانە بێ وابێ ئەو زانیاری و زانستی کەوا لاتە بە کەسێک کە ئەزانی پێویستی پێێتی حەزی لەو بابەتی تۆیە لەو بواری تۆیە وەرە هاوکاریکە بۆ دووار ڕۆژی خۆت بۆەوەی کەوا ئەم کەسە ئەشێ من بۆ نمونە ئەگەر ئەم کەسە من و شاعیرێکی تر و شاعیرێکی تر بە جۆرێ لە جۆرەکان بەڕێکین شعری لە بەرچاوکەوێ ئەی ئێمە ئەهلی ئەوەین کەوا زمانەکەمان بپارێزین، ئێمە ئەهلی ئەوەین کەوا کولتورەکەی خۆمان ئەدەبەکەی خۆمان بهێڵینەوە بە شێوازێکی پاک و خاوێن. ئەی من ئەگەر بۆ نمونە ئەو کەسە کە حەزی بە شعر بێ من بڵێم وەڵای من تااقەتم نییە و چی و بە جۆرێ لە جۆرەکان بەڕێکەم و شاعیرێکی تر بەڕێکە ئەوە ئێمە ڕاستمان نەکرد ئەهلی شعر و شاعیران نین و ئەهلی پاراستنی زمان و کولتور و نەتەوەکی خۆمان. باش بزانام لەگەڵ خوێندنەوەیە شوانی ئەو بابەتانی زیاتر حەزت بە خوێندنەوەیە لەسەر چ بابەتێک زیاتر ئەخوێنیتەوە، زیاتر هۆنراوەکان خوێنیتەوە، ڕۆمانە کۆنەکان خوێنیتەوە، نووسینە کۆنەکان خوێنیتەوە، بابەتە تازەکانیش خوێنیتەوە؟ وەڵاهی خوێندنەوە بە گشتی هەموو بوارەکانی خوێنمەوە. من خۆم بە حکمیەوەی دەرچووی بەشی ڕاگەیاندنم بابەتی ئەعلامەکان زۆر گرنگی پێدەمەوەی خوێنمەوە. بزانم بۆ نمونە لە ڕۆژنامەیەکە بە وردی سەیرەکەم بزانم ئایا ڕۆژنامەیە هیچ ئەوە نەوێ بڵێم لە فەرایۆزایان لە سەنگەرا بمەوەی بڵێم ئەمە هەڵەیە یا شتێ لە واتانە سەیری بەگشتی سەیری هەموو ڕۆژنامە و گۆڤارەکانەکەم وە ئەڵهای خوێندنەوەیەکەم وە بەدەر لەوە بابەتی شعری دیوانی شاعیران لە مامۆسا بێخودەوە بیگرە هەتاوەکو مامۆسا نالی و وەفایی و زۆرێکی تری شاعیران کە من بەڕاستی لە خوێندنەوەی بەشێکی ئەو شاعیرانەیە بەجددی زۆر کات یعنی بەدەست خۆت نییە زۆر جار کە شعرێکم خوێندۆتەوە هی ئەو شاعیرانە بەجددی فرمێسک بە چاوەکانمە هاتوۆتە خۆ بەبێ ئەوەی ئاگام لێ بێ، یان ژیانی شاعیرێکم خوێندۆتەوە سەیرم کردووە کە هێندە پاک و با بڵێن پاکداوێنە سەیرم کردووە، یعنی بە جۆرێ لە جۆرەکان وتومە ویل بۆ کەسانی ئەم سەردەما کە شاعیرانی کوردمان هەبووە لەو سەردەمەیە کە بە جۆرێک نووسیویانە بە جۆری ڕەوشی خۆیان پاراستووە کە ئێستا بوونەتە قودوە و پێشەوە. ینی بەجددی من ئەڵێم هەتاوەکو شاعیر کورە نەک شاعیر وڵی مرۆڤ یاسایش دیستا دەمی هەر کەسێکمانەکەی تۆ ئەڵێ حکوومەت خراپە با بە وڵی من ئەهلی حکوومەت نیم و لەگەڵ حکوومەتانیم، بەڵام وڵی حکوومەت باشە بۆ ئەم خەڵکی ئێمە هێشتا حکوومەت باشە بەجددی ناچینە ئەو بارەیە، بەڵام بەجددی ئەگەر ئێمە بمانەوە حکوومەت باش بێ من وەکو زانیار عادل لە خۆمەوە دەست پێ بکەم بەجددی، یعنی تۆ من کاتێک گلەی لە شتێکم کە خۆم باش بم هەموو شتێک ئەبێ ئێمە خۆمان لە سەرەتاوە لە خۆمانەوە دەست پێ بکەین اینجاکە دەرەچێتەوە بۆ گەورەکان لە بچووکەکانەوە بۆ سەرەوە ئەڕوا باشی وە دەسەڵاتیش لەسەرەوە بدێ بۆ خوارەوە. باشە بزانم حەزەکی بەرهەمێکمان پێشکەش بکە؟ وەڵام لە خزمەتە هەندێک پرسیاری تر دەربارەی ڕاگەیاندن قساکەین. زۆر باشە. ئەم شعریان شعری دایکە شعرێکی نوێیە و وڵی لە هیچ شوێنە نەخوێندێتەوە پێشکەشە بە کەناڵی سلەیمانی. دەستە خۆش بێ زۆر خۆشحاڵی قوربان. من تامەزرووی مرۆڤێکم
من تامەزرووی مرۆڤێکم کەس وەکو ئەو منی ناوێ دڵتەنگ ئەبم گەر لێم دوور بێ چەندە سات و چەندە تاوێ پەروەرێنم بە هەشتەکەی هەمووی خستە ژێر پێیانی ئەخدایە تەمەند درێژ بی ئەی فریشتەی کامەرانی لە وەتەن و خاکەکەی خۆم کە من هیچ خێرم نەدیوە دز و جەلاد و خۆفڕۆش لە وەتەن و خاکەکەی خۆم کە من هیچ خێرم نەدیوە دز و جەلاد و خۆفڕۆش گشت کوچەیەکی تەنیوە هەزار جار دڵیان شکاندم تۆ خۆت بۆت چاکردمەوە دەیان ئامێزدەریان کردم بۆ ئامێزی خۆت بردمەوە لە زێدی باو با پیرانم کە ژین تێیدا بێبەریە زۆربەی ئەوەی کار بەدەستە درۆزان و سەرسەریە بێ ئومێد و بێ ئارامم دایە خۆتی هیوا بەخشی لای من سەرەتا و کۆتاییت یەکەم کەس و ئاخر شەخسی مرۆڤێکی تاڵب ڕوونیم مرۆڤێکی تاڵی بڕوونیم مرۆڤێکی تاڵی بڕوحم گەر تۆ دەبی بەسەر نیشیندایە من کەشتیەکەی نوحم من سوێن دەخۆم بەو خاڵقەی ڕاگری زەوی و ئاسمانە لە خەڵوەتگەی ڕۆحی مندا دایک تاکە نیشتیمانە. کاک زانیار دەستە خۆش بێ خێر بێتەوە. بزانم لە سوشیال میدیات بینیم کەم کەم ڤیدۆ ئەکەیت، ئەم ڤیدۆیانە هەوراوەکانت ئەخوێنیتەوە. بزانم بە حکمی ئەوەی کە بەشی ڕاگەیاندنت تەواو کردووە، بەشی ڕاگەیاندن بۆتە ئەوەی کە یاریتە دەرێک بۆ تۆ لەو کورتە ڤیدۆیانە بەسەن زۆر مسەیتەری بە سەوتێک و ئەدایەکی زۆر جوانەوە ئەی خوێنیتەوە. شعر و کاری ڕاگەیاندن لای تۆ ینی بۆ بەش پەیوەندیەکی ڕاستەوخۆ؟ بێشک کاری ڕاگەیاندن و شعر بەڕای من پەیوەندی هەیە بەیەکەوە، چونکە شعر ئەگەر بۆ نمونە ئیعلامێک ڕاگەیاندنێک نەبێ بیگەێنێ ئەمە لە ڕووی ئیعلامەوە نەبێ بیگەێنێ ڕاست ئەهمیەتی خۆی هەیە و تایبەتی خۆی هەیە. تۆ بۆ نمونە خەمێک تێ کردوتەتە سەر کاغز ئەهلی مێشک و ئەهلی بابەتەکە نووسینەکانی مێشک و نووسینەکانی دڵت خستوتە سەر کاغز، بەڵام ئیعلامێک نەبێ بیگەێنێ تەسەوڕەکەم بەهایەکی ئەو تۆی نابێت. و ئیعلام و شعر دەتوانم بڵێن پەیوەندیەکی هاوبەشیان هەیە. بە جۆرێ لە جۆرەکان من نمونەیەکە بۆ بێنمەوە. ڕۆژێک لە برادێکم پرسی بۆچی پرۆگرام بۆ ئەو کەسایە تێ ناکەن، وتی وڵی لەبەرەوەی بابەتە ئەسکەریەکەی لی تێکتاوە، وتی چونکە ئەسکەری و شعر لە یەکتریەوە دوورە. بەڵام من کاتێک کە بەشی ڕاگەیاندنم تەواو کرد، ئەگەر بڵێ بەشی ڕاگەیاندن تا چەندێک هاوکارت بووە، بەجددی لە دوای ئەوە من فێری ئەدا بووم، فێری ئەدای شعری بووم و فێری بۆ نمونە پێشکەشکردنی کۆمەڵی پرۆگرامی سیاسی و کۆمەڵی پرۆگرامی کۆمەڵایەتی بووم و بە جۆرێ لە جۆرەکانەوەی کە باست کرد بۆ نمونە ئەدای شعریت فێریەوە بووم کەوا چۆن ڤیدۆیەک ئامادە بکەم، چۆن مۆنتاژیکەم، چۆن ئامادەیکەم بۆ بزانم چۆنەچێتە ناو خەڵکەوە. هەر پێش ئەوەش ینی زۆر کەس هەیە، من خۆم کەس هەیە مامۆستای جامیعە بووە، مامۆستای زانکۆ بووە، مامۆستای پەیمانگا بووە، مامۆستای خۆم بووە، دکتۆرای هێنا و توێتی لە کامێرە ئەترسەمی مەبەستم لەوەیە تۆ مەسەلەن ئەوەت هەیە کە ئەو توانایەت هەیە کە لە بەردەم کامێرە ئەمە هۆکارێک بۆ هاوکارێکی باش بۆ کاری ڕاگەیاندن بۆ ئەوەی تۆ هەم لە ڕووی ئەوەی کە ئەو شعرانە ئەخوێنیتە و بابەتانی خۆت پێشکەشیانەکەی ترسێکت نەبێت لە کامێرە. بێگومان مەبەست لە سترێس و بابەتانەیە، وەڵاهی سترێسم نییە، سوپاس بۆخوا کە ئەوەش بەڕای من ڕاهاتنە. جاری وا هەیە دکتۆر زاکیر نایک کە لەڵێ من پێشەوەی بچمە سەر ستەیجی پێشکەشکردنی وتارەکانم خیتابەکانم ئەڵێ هێنجا ئەلەرزم کە لەرزینێک هیچ هینێکی نیە، ئەڵێ کە داخەڵ بووم ئیتر، بەڵام من ئەو لەرزینەشم نییە. من بەدەر لەوەی کە بڵێن باسی بەردەم کامێرە ئەو بابەتانە بکرێت، بەدەر لەوە جاری وایە چاوی خەڵک و کامێراشت لە بەردەمایە. ئەی تۆ شاعیری کۆڕی شعریەکەی، جاری وایە بۆ نمونە کۆنسێرتە شعریەکەی، بەدەر لەوە ئێمە بۆ جاری وایە لە گەشتی کەمپینی شەومان و ئەوانەیە بەشداری
کە ئەمە هەم کامێرا و هەم خەڵکیش لە پشتی کامێراوە دانیش پرۆگرامی وایە بۆ نمونە بەشداریم کردووە لە تەلەڤیزیۆنە هەم خەڵکو و هەم کامێراش بەشدار بووە. باش بزانم هەستێکی چۆنە ئەو کاتانی کۆڕێکی شعری بکەی یاخۆت بانگێشی کۆڕێکی شعری بکرێ وکو میوانێک پارچێک شعر بخوێنیتەوە هەستێکی چۆنە کە ڕاستە و خۆ بەر بینەرەکان تەکەوی ڕاستە و خۆ بەر ئامادە بوان ئەکەویت؟ هەستێکی زۆر خۆشە چونکە بەڕێی من بە خزمەت ێزانم و هەر شتێکیش خزمەت بێت دڵم خۆشەکە ڕۆحی ماسووداکات و لە کاتی پێشکەشکردنی شعریشە بە ئیحساسێکی خوێنمەوە کە بە جۆرێک لە جۆرەکان ئامادەبووان ئەڵهای دووبارە بوونەوە و ئەوانە بکەن بە جۆرێک بابەتەکانم پێشکەشەکەم وە لە زۆرێک لە شوێنەکانیش کە بانگێشتە کرێم وەکو میوان پێمەوترێت لە بەشێکیان شعر خوێنم و لە بەشێکیان شعر ناخوێنمەوە چونکە زۆر جار هەیە بۆ نمونە تۆ شاعیرێکی کۆڕی شعری تۆیە بانگێش کراوم بۆ ئەوێ بانگم مەکەن ئەڵێن بۆ نمونە شاعیرێک لێرەیە بابێت شعر بخوێنێتەوە ناچم بۆچی چونکە ئەم کۆڕە بە ناوی ئەو کەسەوە کراوە ئەم کۆڕە بە ناوی ئەو کەسەوە کراوە بۆ منە بە ناوی ئەو شاعیرەوە خۆش نییە ئەگەر من بۆ نمونە بێم شعر بخوێنمەوە ئەشی ئەو کەسە توانای شعری لە من کەمتر بێ بە جۆرێ لە جۆرەکان ئیحراجبوونێک بابەتێک لەو بابەتانە ڕووەدا باشە بۆیە حەزم لەو بابەتەنی باش بزانام کاک زانیار نازناوی شعریت نییە چونکە لە ئێستا و لە ڕابردوو شابینیومان ینی شاعیرەکان پێیان خۆش بە نازناوێکی شعریانە بێتتر بە هەر هۆکارێک بوو بێت بزانام تۆ نازناوی شعریت نییەوە حەزەکەی گەر نازناوێکی شعریت هەبێت خۆت لە خۆتینی یاخۆت هەوادارەکانت بۆ باوکم جوانترین نازناوە پێمەوە باشە هەر ئەوە باوکم جوانترین نازناوە پێمەوە بەتەکید زانیار عادل باوکم کە عادل کە ناوی باوکمە من بە گەورەترین نازناو و بە گەورەترین شانازیە زانم لە پاڵ ناوەکەمە و بەبێ ئەو من هیچ نیم. باش باوکت ماوە لە ژیانە تەمەند درێژ بێ ئیشەڵڵا خوا بۆ یەکتان بێڵێ بەتەکید هەم باوک و هەم دایک پشت و پەنایەکی زۆر باشن هەر قەڵایەکەن لە پشت بمێنن بەتەکید بزانم سەرسامیت بە نووسینی کێ بە نووسینی کێ زۆر سەرسامیت یاخود زۆربەی کات من کە پێشکەشکارم بۆ نمونە بەرنامەیەکی زۆر باش ببینم مەسەڵەن ئاواتم خواستەوە بەرنامەیەکی من بێ زۆرێک لە گۆرانی بێژەکان مەسەڵەن وتویانە حەزەکەین فڵانە گۆرانی زۆر بەلامانەوە خۆش بۆ هی من بێت ئایا تۆ ئەو کەسانی کە سەرسامی شعرەکانیانی هیچ شعری کەسێک بووە کە بڵێ خۆزگە من ئەو شعرم بنووسیا ئەو شعرە هی من بووە بەبێ بەزمی حزوری تۆ حرامم کردووە باتە نەوەک بشکێ بەنەش ئەی مەی خوماری دەردی بێتۆی لە میحنەتخانەکەی مندا بەبێ تۆ هەر براڕۆیە کە جارێ ئێوە ناپرسن لە من بۆچی براڕۆیە ماوەسا مەحوی زۆر سەرسامم بە شیعرەکانی ئەو شعرێکی ئێستاوتت حەز دەکرد ئەو شعرەی تۆ بووە ئەم شعرە زۆر بەلامەوە تایبەتەوە لە خۆی جوانە بەڵام وەکو حەزنا بەڵام ئەم شعری کە حەزمەکەی من بووە خۆشە و دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕواقی تۆ خۆشە و سەرەی کە کەوتبێ لە کوچە و سوقاقی تۆ بە تیکە بێ دڵێکەنەی بێ ئیشتیاقی تۆ حیاتی من ویساڵی تۆ مەماتی من فیراقی تۆ بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە مەگەر لە ئاینەی منە دەمێ نەبێ ویساڵی تۆ شکستە بێ بە بەرگی خەم خەیاڵی سەحب و ئانی تۆ مامۆستا مەحموودی بێخود ئەمە شعری ئەوە من حەزمەگرم شعرەی من وایەت بەڕاستی زۆر سەرسامم بە سەرهاتی ژیانی و بە بەسەرهاتی شعرەکانی کە یەکێک بووە لەو شاعیرانی کە تەسەور ناکەم لەم سەردەمەیە هەرگیز دووبارە بێتەوە چونکە معجیزە لە شعرەکانیان ڕوویداوە هەنی زۆر جار بابەتە شعرەکانی با بڵین مامۆسا مەحوی عیرفانی بووە بابەتە شعرەکانی مامۆسا وەفایی عیرفانی مامۆسا وەفایی ئەو باسی شاعیرانمان کرد کە هەڵێ قسە دێنێت مامۆسا وەفایی ئەچێت بۆ حەج لە بەردەم کەعبەیە ئەڵێ دەسەکات بە گریانێک ئەڵێ ئەگری زۆر ئەگری ئەڵێ خوایە گیان ئەگەر من شعرەکانم بۆ عشقی ئافرەتێک نووسیوە چونکە هەموو شعرەکانی وا ئەزانی هی عشقی ئافرەتێک ئەڵێ خوایە گیان ئەگەر شعرەکانم بۆ عشقی ئافرەتێک نووسیوە ئەڵێ خوایە گیان بمبیتەوە بۆ شارەکەی خۆم بمرێنی ئەڵێ خوایە گیان ئەگەر بۆ عشقی پێغەمبەرەکەی تۆ نووسیومە ئەڵێ خوایە گیان هەر لێرە بمرێنی و نەچمەوە بۆ کوردستان
ئەڵێ شەو تووشی ئازارێکی سکەبی و لێ وفاتەکە و هەر لەوێش ئەینێژن. ئەمە دلیلە لەسەرەوەی شعرەکانی عیرفانی بوو بۆ بابەتی دینی و بۆ پێغەمبەری خوا و بۆ خوای گەورە نووسیوەتی. مامۆستا بێ خودیش چەندین معجیزە لە شعرەکانیان ڕوویداوە کە بەڕاستی من زۆر سەرسام خۆزگە کاتەکە زۆر وایە بۆ ئەوەی کەوا باسی هەموو ئەم کەڵە شاعیرانەمان بکردایە. بەتەکید ئیشەڵا بۆ چەندین پرۆگرامی ترمان ئەبێت و باسی ئەەکەین. بزانم زۆرێک لە شاعیرەکان باسی تەمەنەکەن، بۆ نمونە لە تەمەنێکی گەنجیا بوو بێ یاخۆ لە تەمەنێکی مناڵیا بوو بێ یاخۆ لە تەمەنێکی زۆر لە ئێمە گەورەتر و زۆر کامەڵتر بوو بێ، باسی ئەو تەمەنانە ئەکەن بەپێی تەمەنەکان. بۆ نمونە شعریان نووسیوە یاخود شعری بۆ ئەنووسن. بزانم تۆ چیت هەیە بۆ تەمەنی مناڵیت، یعنی شتت هەیە بۆ تەمەنی مناڵیت بۆ منداڵی؟ ئێستا دەمی هەر کەسێک بگرە گفتوگۆی لەگەڵاکە بەم ژیانی ئێستای ڕازی نییە. لە داهاتووە ئەشێ من خۆزگە بخوازم بەم تەمەنەی ئێستان بڵێم ئەو کاتە قژم پڕ بوو ئەو کاتەوا بوو. بەشێکی زۆرمان کە بۆ نمونە جامیعە و با بڵین مەحەد و بەشێکی ماستەر و دکتۆرە ئەوانەمان تەواو کرد بێت، بەشێکی زۆرمان کە کاتێک کە مەرحەلەیەکی زانکۆ بووی نەمانوت بەخوا زانکۆ قەت تەواو نابێ. ئێستا تەواو بوو بیریەکەی، یعنی مرۆڤ بەردەوام لە ڕابردوو ئاژێت. من خۆزگەمە خوازم خۆزگە مرۆڤ قەت لە ڕابردووە نەژیایە. ڕابردوو یادگاریەکان بە جۆرێک جاری وا هەیە بە جۆرێک با بڵین هێرشە بۆ ئەهێنن کە هیچ دەسەڵاتێکی بەرگریکردن نییە لە خۆ، هیچ دەسەڵاتێکت نییە کەوا بەرگری بکەی لە خۆت. من زۆر جار ئەڵێم خۆزگەم بە مناڵی خۆزگە بە شعری وەڵام دەدەمەوە. ئەڵێم بە شعرێک ئەڵێم کەوا بڵێم خۆزگەم بە مناڵی، ئەڵێم دڵم خامۆش و بەمە بیخوێنمەوەیان بە بەدڵی خۆت چۆن مرتاحی قەینە حەد بە نیگمایکەکەی خوێنمەوە. ئەڵێم دڵم خامۆش و بێدەنگە ئیدی لەم وڵاتە زیزە، خۆشی لای من هەڵوەریوە چواروەرزم گشتی پاییزە، خولیام وا بوو ئەم تەمەنەم سەراسەر خۆشی بارێنێ، بێئاگا لە باخی عومرم دڵ وەک بولبول ئەتارێنێ، هەرچەند ژیانم بردە سەر لە نێو خەم و لە تاڵیدا، ئەشکی دیدەم دێتە خوارێ دڵها بە شوێن منداڵیدا، دڵ ئەڵهای سەردەمانێکە کە ئەیبینی دارە دوودار، خولیای پاکی و کاسە هاوسێ دوور لە پاشا و پارە و دۆلار، ئەخوازم ئەوەی هاتە ڕێم خەو بێت بە خەبەر بێمەوە، بە ڕۆح بە ئازیزان بڵێم ئیتر بۆلاتان دێمەوە، خەو بێت لە پۆلدا نووسە بم هەمووان خەمم بخۆنەوە، زەنگی کۆتا لێ بدرێت و بڵێن ماڵ بڕۆنەوە. دەستە خۆش بێ، هەمومان ئاوات بۆ کاتە خوازین هەرتۆنیت. بزانم کاک زانیار چەند پرسیارێکت لێ یەکەم کاتم ئەوەندە نەماوە حەزمە کرد زیاتر گفتوگۆ بکەین، زیاتر پرسیاری ترت لێ بکەم لە هەکبەتا زۆر شتی جوان هەیە، زۆر زانیاریت باشت لایە. چەند پرسیارێکە لێ یەکەم ئەگەر بە کورتی وەڵام من بیتەوە باشە. کەسێک بەچێت پێهێڵێت چی پێڵێ؟ ئینگلیس قسەیەکی هەیە، ئێمە زۆر جارم قسەیەمان بیستوو ئاڵێ گەر کەسێک بەجێ هێشتی تۆ تەکسیەکی بۆ بگڕە با بڕوات. ئەگەر من کەسێک بەجێم بهێڵێ بڕوام کە پاسێکی بۆ گرم بۆ ئەوەی تەنانەت هیچ شتێکی لە لای من نەمێنێتەوە، یادگارەکانیشی لەگەڵ خۆیان بەرێت. باشە. خۆشبەختی لەگەڵ مرۆڤەکان ئەڕوات؟ زۆر جار خۆشبەختی لەگەڵ مرۆڤەکاندا ئەڕوات. ئەشێ حاڵی ڕاستە ژیان بە لە دەستدان و ڕۆشتنی کەس ناوەستێت، بەڵامە گۆڕێت ژیانە گۆڕێت لە دوای ڕۆشتنی مرۆڤەکان. جا ئەو ڕۆشتنە خۆشبەختی بێت یا دڵخۆشی بێ، بەشێکی زۆر جار لەگەڵ مرۆڤەکانە خەمەکانە ڕۆن، زۆر جاریش خۆشبەختی. زۆر ڕاستە. باش بزانم ئەتوانی جارێکی دیکە متمانی پێ بکەیتەوە ئەو کەسەی کە لە لای تۆ متمانی نەماوە؟ مردوو لە گۆڕ دەرئەهێنرێ بێشک نەخێر. متمانی پێ ناکەمەوە وەک ئەو مردووەی کەوا ئێستا لە گۆڕدایە و دەرناهێنرێتەوە. بۆیە ئەو کەسەی کە متمانی شکاندە لای من بجارێکی تر هەرگیز متمانی پێ ناکەمەوە، وەکوتم وەک ئەو مردووە وایە ئێستا لە گۆڕدایە ئەگەڕێتەوە نەخێر ناگەڕێتەوە، متمانی منیش بە ئەو بەو چەشنەیە. باش بزانم لە چ شتێکی ژیان زۆر پەشیمانیت؟ لەوە پەشیمانم کەوا
چاکم لەگەڵ کۆمەڵە خەڵکانێکا کرد ئەهلی چاکە و چاکەکاری نەبوون ئەڵێم خۆزگە چاکەم نەکردایە لەگەڵیانە خۆزگە منی ژوەک ئەوان خراپ بوومایە بەڵام ناتوانم خۆی ناتوانانی خۆزگەم هەموو کاتێ هەموو دەمێ بەردەوام ئەلە چاکە بکە و پێ بەدەم ئەوش بە ئەوای لێبێ لە چش لەو ئەوای لەکە بزانام لە بیری ئەەکەی یا لە بیری ئەەکەی کامێ تەکیدم بیریەکەی بیرم ئەکرد بەڵام لە بیرم کرد بۆ ئاوا ڕەشبین ڕەشبین بەڵام لە شارەکان تا زۆر شارەکانیشت ئەوانی کە ئیبینم زۆر عاشقانەیە ئەوە شت ئەنووسی بۆ ئەو کەسە بۆ هەر کەسێک بێ کە خۆشت ئەوێ دڵنیام کە ناتوانانی لە بیریکەی بەس بۆ ئەتەوێ لە بیریکەیت مەسەلەکە وێڵێ ئەمەوێ لە بیر خۆمی بەرمەوە بەڵام من لە بیری یەکەم و ئەهلی ئەحساسم بڕوا بکە ئەهلی دڵم تۆ گەر بۆ نمونە بە جۆرێ لە جۆرەکان ئەڵێ چاوم بیەشێ دەریەکەم لە چاو شیرینتر هەیە هەر ئەندامێکی جەستەمان شیرینیەکی خۆی هەیە بابە ئەگەر شەکرە دەست بگرێت ئەگەر بێت و شەکرە دەست بگرێت دکتۆر بڵێ بێ بیبڕیتەوە بیبڕیتەوە بەشێکی زۆری مرۆڤەکانی ژاوایە مرۆڤ نابێ خۆی بسووتێنێ لە کۆتایی ئەمە پێت بڵم کە هیچ شتێک ئەوە ناهێنێ زۆر خەفەتی بۆ بخۆی زۆر بێتاقەتی بۆی چونکە ژیان دەرفەتە لەوانەیە لە ئێستا ئەنێشت هەیە لە دەرفەتی تۆ نەبێت بەڵام لە چەند ساڵێکی ترە لە ماوەیەکی ترە لەوانەیە دوای سعاتێکی تر هەنێ شتی جوانتر بێتە بەردەمت گەنجێکی ڕێکوپێکی تو بە ئەزمموی تو کوڕێکی باشی دڵنیام شتی باشترێتە ڕێگەت کاکە زانیار لە کۆتایی پرۆگرامەکەی پێم خۆشە شارێکە نووسیەوە بۆ سلێمانی کە بینەرێکی زۆر باشیە بۆ لە سوۆشیال میدیا زۆر بڵاو بەتەوە بابەتێکی زۆر جوانە نووسیوە و ئێستش لە کەناڵی سلێمانی مووی لە بەردەمتایە پێم خۆشە ئەو شعرەمان پێشکەش بکەیت لە کۆتایی پرۆگرامەکەیە بزانتر لە سەرەتاکانی پاییزین پێم وتێ سلێمانی جوانەکانی سلێمانی لە بەردەمتە ئەو شعرەمان پێشکەشکەیت و من زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکتەوە بەڕێستانم ناسی ئەگەر شتێکت ما بێ پێشکەشکردنی هۆنراوەکەت پێمان بڵێت وڵی من جگەل لە خۆشەویستی و ڕێز و محیبەت بۆ ئێوە و بۆ بینەرە خۆشەویستەکانی کەناڵی سلێمانی هیچ شتێکم نییە و لە کۆتایی هەموو پرۆگرامێکە ئەڵێم داواکەم لە خەڵکەوە فێری بێمنەتی ببێ لە هەموو ئەو شتانی کەوا هەیە بێمنەت بن بەرامبەر هەموو شتێک جگە لەو خۆی باش فەرمو شارەکەمان پێشکەش شعری سلێمانی مەڵێ زۆرم بینی لە دیمەنی شارانی دنیا وەکو لەندەن و ئەڵمانی ڕاستە شتی جوانیان هەبوو بەس ناگەیشتنە یەک دیمەنی کوچەیەکی سلەیمانی من زۆر گەڕام لەم هەرێمە بینیم جوانیەکانی ژیان هیچ جوانیەکی هاوشێوە نەبوو شێوەی گردی سەیوان زۆرم بینی لە شوێنی خۆش بەڵخە و تەوێڵە و بیارە هیچیان دڵی خۆش نەکردم جگە لە گردەکەی یارە بۆیە باسی سەیوان و مامەیارم کرد گۆڕی ڕۆشن بیرانی لێیە بۆیە باسی جوانیشم کرد دەرمانە و ئازارشکێنی پێیە من هەرگیز شارچێتی ناکەم خۆم ئەهلی شاری شەهیدانم بەس سلەیمانیم لا تایبەتە هەتا بژیم لە ژیانم من با بمرم لە سلەیمانی هەر لەوێش خوێنم بڕێژن وەسێتی ژەکەم کە مردم لە مامەیارە بمێژن لە مامەیارە بمێژن